20 شوبات لە شاری مێرسین ئۆپەراسیۆنێک دژی هێشتا ئەفرەد ئەنجامدرا کە خواردنیان دروست دەکرد و هاوکاری خێزانی دەستگیرکراوەکانیان دەکرد. دوای ئەوەی دەستگیرکران، حەلیمە گوڵسوو لە نێوان دەستگیرکراوەکاندا بوو لە کاتێکدا نەخۆشی پێستی هەبوو. لە ماوەی 15 ڕۆژ دەست بەسەرکردنیدا دەرمانەکانی پێنەدرا. هەروەها لە زینداندا لە کاتی خۆیدا ڕەوانەی نەخۆشخانە نەکرا. گوڵسوو لە 25 نیساندا ڕەوانەی نەخۆشخانەکرا و دوو جار خرایە ژێر چاودێری وردەوە. زمانی پەڕیە قورجیەوە. سەرەڕای ئەم پێشاتانە بەڵام ئازاد نەکرا و تا دەهات بنیەدی لاواستر دەبوو. حەلیمە دوای ئەم بێباچی بەرپرسان دوێنێ شەو گیانی لەدەستدا. مامۆستای دایک و باوک دەست بەسەر کران و منداڵەکان بە بێکەسمانەوە. نوسرات چناری 31 ساڵ مامۆستای بیرکاری بوو لە سامسۆن. لەگەڵ کەوسەر چناری مامۆستای ئاینی دوێنێ بەیانی دەست بەسەر کران. یوسف و یاسری دوانەی منداڵیان بە بێکەسمانەوە. ڕفاندنەکانی دەرەوەی وڵات لەلایەن تورکیاوە بەردەوامیان هەیە. ئەم جارێژ مستەفا جەیهانی بازرگان ڕفێنرا و بە شێوەیەکی نایاسایی ڕەوانەی تورکیا کرایەوە. مستەفا جەیهان کە لە وڵاتی جۆرجیا نیشتەجێ بوو دوای ئەوەی ساڵی ڕابردوو بە مەبەستی گەشتێکی بازرگانی سەردانی ئازەربایجانی کرد دەستگیر کرا و دوای ئەوەی ساڵێک لە زیندان مایەوە بە بڕیاری دادگای باکو ئازاد کرا. دوای ئەوە لە دەرەوەی دادگا لەلایەن 8 کەسەوە ڕفێنرا سەرەڕای هەموو هەوڵەکان، بەڵام دەرکەوت کە ڕەوانەی تورکیا کراوەتەوە و دەستگیر کراوە. دوای ئەوەی بۆ ماوەی 133 ڕۆژ لەلایەن چەند کەسێکی نەناسراوە ڕفێنرا و لەو ماوەیەدا ئازار و ئەشکەنجەدرا، پاش 11 ڕۆژدە دەست بەسەرکردن دواتر و دوێنێ ڕەوانەی دادگا کرا. دوای ئەوەی چەند کاتژمێرێک لە دادگا دەست بەسەر کرا، دواتر بە بڕیاری دادگا ئازاد کرا. ئاینور هۆرزومی هاوسەری کە لە ڕێگەی تویتەرەوە هەواڵەکانی هاوسەرەکەی بڵاو دەکردەوە، هەواڵی ئازادکردنیشی بەم شێوەیە لە تویتەر بڵاو کردەوە. خوددا لە هەمووتان ڕازی بێ. سوپاس بۆ دوعاکانتان. هاوسەرەکەم ئازاد کرا. هەوڵ دەدەین ئەم ڕووداوە ناخۆشە لەبیر بکەین. هەڵمەتی ڕەشبگیری دژی هاوسۆزانی بزاوی خزمەت بەردەوامی هەیە. لە 36 شاری تورکیا ئۆپەراسیۆن ئەنجامدرا و بڕیاری دەست بەسەرکردنیش بۆ 103 کەس دەرکرا. لە ئەنجامدا 63 کەس دەست بەسەر کران و ڕەوانەی ئیستانبول کران.